ئازیزان خۆشەویستان سڵاوتان لێبێ من لە گەلەری ئێستام لە کارگەی کولتور لە شاری سلێمانی قسە لەسەر نوێترین پێشانگای یەکێک لە هونەرمەندە شێوەکارە بە ئەزمونە چالاکەکانەکەم کە ئەویش هونەرمەند بەهایدنە کە قسە و باز لەسەر نوێترین پێشانگایەکەم بە ناوی زەینی نیشتیمان هونەرمەند بۆ خۆی لێرە ئامادەیە پێکەوە گفتوگویەکەکەین لەسەر ژیانی و مێژووی کارکردنی و بە تایبەتیش ئەم زنجیرە کارە شێوەکاریەی بەخێر هاتی زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ تۆ ئامادەبوونتان سپاس بەر لەوەی کە بەس لە نوێترین پێشانگات بکەم زەینی نیشتیمان حەزەکەم بزانم لە کەیەوە دەستت بە کاری شێوەکاری کردووە یەکەم پێشانگات کەی بوو هەڵبەتە ئەو پێشەکەی کە ئەگەر من لە سلێمانی یەکەمین پێشانگام بە هاوکاری یادیان بەخێر هەردوو مامۆستای هونەرمەند ئیسماعیل خەیات و سەروە سەوز کە زۆر هانیاندام وابزانم ساڵی هەشتا بوو یەکەمین پێشانگام لە مۆزەخانەی سلێمانی بوو پاشان لە هەولێر لە دهۆک ئەوانە سەرەتای پێشانگا و دەستپێکەری من کات خوێندکاری پەیمانگەی هونەرە جوانەکان بووی بەداخەوە لەو کاتە وەرنەگرتنم لە پەیمانگا بەڵام من هەر دەست بەردار نەبووم لە هونەر بەڵام هەمیشە بەردەوامبوونی من ئەو پەیمانگەیە لە دەروی پەیمانگا مامۆستا و جوانی و هونەری بۆ من بەپێستر بوو هەڵبەتە پەیمانگا تاکە قوتابخانە نەبوو بۆ پێگەاندنی من مێژوویەک مامۆستاکانم یان ئەو هاوڕێ ئازیزەکانی لە چواردەوری من بوونە پەیمانگایەکی جوانتر ناوی دوو لە هونەرمەندە گەورەکانت هێنا کە ئەویش هونەرمەند ئیسماعیل خەیات ڕۆحی شاد بێ مامۆستا سەروەت سەوز یادی بەخێر بێ چ کاریگەریەکیان هەبوو ئەو مامۆستایانە لەسەر تۆ هەندێک جار هەستمە کرد ئەوان چاوی بینینیان بۆ کاری هونەری بەهێزتر بوو ئەزمانیان باشتر بوو ئەو کاتە دەواازەیەکی زۆر فراوانتر نەبوو تۆ بتوانیت ئەزمۆنەی هونەرمەندەکانی تر لە ببینیت یان هەمیشە بگەڕێ بە دوای ئەو سەرچاوانێک کە هونەری شێوەکاری تدایە ئەوان زیاتر بە تەمەن لە ئێمە گەورەتر بوون هەڵبەتەوان مەدرسێکی جوان بوون سەروە سەوز ئەگەر شتێکت پیشان باە بەدڵی نەبووە هەڵمان ئەدا جوانتر بین یان مامۆستا ئیسماعیل خەیات بە تۆنی قەڵەمەکەی یان کاکخالید ڕەسوڵ وهەبی ڕەسوڵ ئەمانە بۆ من لە دەروی پەیمانگا ئەزمۆنیان هەبوو ئێمە کارەکانمان پیشانی ئەوانەدا بزانین ئایا ئێمە تا چ ڕادەیەک باشین لە کاری هونەریە ئەو بوو بۆ من ئەمانە مەدرسێکی زۆر جوان ئەمە قۆناغی یەکەمە ئەتوانی خۆت ناوی بنیت دواتر قۆناغێکی تر هات قۆناغی پاش ئەوە من چوومە وڵاتی تورکیا لەوێ چەند هونەرمەند و چەند وەکو ڕەخنەگری هونەریم ناسی لەوێ هەوڵمدا دوورکەومەوە لەو لۆکالیەتی کە لە هونەری شێوەکاریە هەیە پاشان لە تورکیا بۆ ماوەی چەند نەک ساڵێک کەمتر لە ساڵێک مامەوە لە ئەستەمبول لە ئیزمیر لە چەند شارێکی تر پێشانگام هەبوو پاشان بەرەو ئەڵمانیا ئەوە قۆناغی دووهەم ئەتوانم بڵێم لەوێ زیاتر لێتەراتوو یان چای بینینم بۆ کاری هونەری قۆناغێکی باشتر لە کوردستان چونکە پاش ڕاپەڕینی کوردی کە من توانیم لێرە هەوڵ بەم بگەڕم بۆ دوای ئەو سەرچاوانەی کە هونەری شێوەکاری بۆ من گرنگترە لە لێرە وەکو چوارچێوێکی داخراوە بوو پاشان لە ئەڵمانیا ئیتر لە ساڵی 94 بۆ 95 لەوێ دەستم کرد بە کاری هونەری ئیتر لە ساڵی بۆ من ئەوە ئەزمۆنێکی ئیتر دامەزرێنەر بوو کە لە ئەڵمانیاوە دەست پێ بکەم گەڕام بە دوای ئەو بینین و قوڵبوونەوە لە کاری هونەریە پاشان تا ساڵەکانی 2004-5 توانیم هەوڵ بدەم بخوێنم کە هەر ئەو هیوایە و ئەو ئومێدەم هەبوو بە هیوایەکی ئاسوودەی بڕۆم زیاتر قوڵبوونەوە لە کاری هونەری بەڵام بەداخەوە لە چەند زانکۆیەک وەرنەگیرام ڕوم کرد فەلسەفەی هونەری کە بۆ من ئەوان ئەیانوت دەبێت تۆ فڵچەکەت سەرەتا بێت تایمە بتوانانی دەستت بگرین بۆی کە فێر بیت بەهرەمەندەکەی لە فڵچەکانی منە هەبوو دەتوانم بڵم ئەوان ئەیانوت ئەمە کەسێکی بە ئەزمۆنە سەرڕای وەرنەگرتنم لە ئەکادیمیە یان لە پەیمانگە
بەڵام بۆ من فەلسەفەی هونەری ئاسیا و هونەری ئەوروپی توانیم زیاتر لە قوڵبوونەوەم گەڕان بە دوای پرۆژەی جیاوازتر تەنها نەک بکرێتە کاری هونەری لە کاری هونەریەوانە بتوانم جارێکی تر مێژوو تۆمار بکەمەوە. ئەتوانی بڵێ ئەمە با بڵێن نقطەی تەحولی تۆ بووە لە کوردستانەوە بۆ ئەوێ؟ بە دڵنیاییەوە بۆ من کوردستان بنەمایەکی پتە و کەرەستەیەکی پتە و بەڵام وەکو پراکتیککردنی کارە هونەریەکان ئەڵمانیا دەرەوەی کوردستان یان ئیسپانیا یان ئەو وڵاتانی تر بۆ من زیاتر پراکتیکەکەی کەرەستەکەم هەر لە کوردستان. زۆر باشە. ئەچیندا ئەنیشین و گفتوگوی زیاترەکەین دەربارەی زەینی نیشتیمان. فەرموو. ماوەیەک بەر لێستا لە پرۆگرامی کورسات مەگەزین من و تۆ گفتوگویەکمان کرد دەربارەی زنجیرەیەک بەرهەمی تۆ یان دوو پرۆژەی تۆ ئەوەی کە من ئەیبینم و هەستی پێەکەم درێژکراوەی هەمان زنجیرەیە زەینی نیشتیمان؟ ئەو زەینی نیشتیمان بۆ من تەنها شعرێک نییە یان نووسینێک نییە کە بتوانم لە کەتەلۆکە کە ئەماژەشم بۆ کردووە کە هیچ تێکستێک لە چوارچەوەی خۆیان لای من نامێنێتەوە دەکرێتە جۆرێکی تر داڕشتنێکی جیاوازتر بەڵام هەڵبەتە دەکرێت دێڕێک دەکرێت وێنەیەک ئاوێتەی پرۆژێکی زۆر گەورە بێت بۆ من زەینی نیشتیمان تەنها ئەو ئاخ و ئازارەی قوڵپی نیشتیمان نییە بۆ من هەڵبەتە گەڕام بە دوای ئەو مێژوەیە ئایا بۆ من جارێکی تر شتێکی تر تۆمار ئەەکەم ئەو زنجیرەی پێشوو هەڵبەتە کاریگەری لەوانەیە تامەزۆبوونی وڵاتە ئەوە لە جێی خۆی ئەمەش ئەم پرۆژە تازەی ئێستا بە جۆرێکی تر لە 5 مەتر بۆ مەتر و 10 سانتیم هەر تابلۆیەک ئەمەنە قەبارەکەیەتی هەڵبەتە زۆر زەحمەتە تۆ بتوانیت مۆتیڤێک لە جێگایەکی و قەبارەیەکی و بەرفراوانە جێگە بکەیتەوە ئەمە زۆر گرنگە بۆ چاوی بینی. باش بۆچی ئەوە نەگەڕاویتەوە بۆ مێژوو خۆ کورد لەم ساڵانەی دواییە یان چەند ساڵێک بەر لە ئێستا مەینەتی و نەهامەتی زۆری بینیەوە؟ هەڵبەتە ئەو مۆتیڤانەی کە من هێناوە من گەڕانە بە دوای ئەوەی کە مێژووی کورد ساڵی 1970 لەو سەردەمایە ئەم جیلێ تازەی ئێستاە ئەم نەوەی تازەی ئێستا نازانن کە ئێمە بە چه ئاقارێکا ڕۆشتوین بە چه کەناڵێکا ڕۆشتوین کە بردومان کراوین کە ئازار دراوین من وێنێکم هێناوە کە وڵاتی بەریتانیا کە فڕۆکەی دروست کردووە یەکەمین جێگە کە بتوانێت تیا تاقیب کاتەوە کوردستان بووە بەڵام ئەم فڕۆکانە هاتوون وڵاتی منیان وێران کردووە من لێرە تۆمارم کردووە کە مێژووی تۆ معبەدەکانی تۆ تێمپڵەکانی تۆ بردومان ئەکەن ئایا ئەمە ئێستا لە جەنجێکی مۆدێرن تراین جاران بە جۆرێکی تر بۆ من بە جۆرێکی تر بە چاوێکی جیاوازتر دەمەوێت ئەوە پیشانی ئەم نەوە تازەی بدەم ئێستا نییە شەڕی کردن لەگەڵ کووردا یا لەگەڵ ئینسان بوونە لە مێژووی کۆنی ئێمەوانە ئێمە هەر شەرمان لەگەڵا ئەکرێت. پێویستە هونەرمەند تەنها بە ڕنگ و فیگەر گزارشت بکایان هەنێک جار ئەش بێ بنووسێت بێگومان مەبەستیشم لە نووسینی ئەو تێکستانەیە کە لەسەر تابلۆکانی تۆ هەیە. ئەگەر تۆ زیاتر بە قوڵی تەماشای بکەی یان سەرنجی لێ بدەی نووسینەکان بارزن ئەو کەسەی کە ئەگەر نەشبینێت
دەتوانێت دەستی لێبات وەکو برینێک وایە بەسەر ئەو وێنەیەوە بۆی کە من وەکو خۆم کە وێنێکم هێناوە دەستی بە چایەوەتی ئەو نابینانەیە نابیناکان کە چۆن دنیا بە ڕشسپی ئەبینن بەڵام ئایا من ئەتوانم دنیایان بۆ ڕەنگا و ڕنگ بکەم یان ئەو مۆتیڤانی کە من هێناو من وەکو کۆلاژێک بەستوو من بەو ئەبستراکتە مۆدێرنەی کە هونەرمەند چەکڵاوی کردووە بۆ من ئەم ڕاستەوخۆیە بابەتێکی ڕاستەوخۆ بینینە بۆ بینەر نامەوێت لی بشارمەوانێ بۆ من شاراوەیە بەس بۆ ئەو وەکو نامەیەکی کراوەیە نامەیە کە ئەم نامەیە ئەم بەشە وێرانکاریەیە کە نیشتیمانی توی تای وێران کراوە. باش ئەمە دیوێکی تری نییە حیواری نێوان ئەو وێنانە یان ئەو چیرۆکانە ئەو وشانە لەگەڵ شێوەکار. هەڵبەتە ئەمە بۆ من زۆر جار کە ئەنووسم هەستەکەم لەگەڵ خۆم گفتوگۆ ئەەکەم لەگەڵ خۆم شت ئەڵێم ئەم نامەیە بۆ خۆم ئەنووسم ئەم نامەیە کە مشتاقبوونێکی تایە بۆ وڵاتەکەم وڵات لای من هەموو دنیاە نەک تەنها جێگەیەکی دیاریکراوی بە وشەیە کە بڵێم کوردستان بەڵام ئینسان بوون بۆ من وڵاتە ئینسان بوون جێگام کردوتەوە لە هەموو بەشەکانی کارە هونەرەکانمە بەڵام ڕاستەوخۆیەک هەیە وەکو بینین ئەویش مۆتیڤە کوردیەکانم هێناوە چونکە من ناڵم کە ئەم کارە هونەریە تەنها ئەمە یەکەم جارە لە کوردستان نمایشەکرێت هەڵبەتە پرۆژەی پاش ئەوە لە وڵاتانی تر لە لاتینی ئەمریکا لە بانگلادیش نمایش کراوە لە ئەڵمانیا لە چەند جێگایەکی جیاواز بۆ من ئەمە ڕاستەوخۆبینینێکی زۆر بە سەرنجە کە من ئەمەوێت پیشانی بەم نووسینەکانم وەکو نامەیەکە بەڵام نامەیەک لە ناو نامەیەکی ترایە ئەو نامە ڕاستەوخۆ ڕیالیستە شێوەکاریەیە کە من لێرە پیشانمدا. زۆر باشە بوونی یەک ڕنگ یان دووبارە بوونەوەی ڕەنگێک یان دووبارە بوونەوەی فیگۆرێک چێگەێنێت. ئەمە کە خەونە بینین هەندێک جا خەونەکانمان لێک ناچێت پچڕ پچڕە بەڵام ئەو مۆتیڤەی لێرە کە دەستێکە چوار دەستە چوار پارچەیە کەسێکی هەمیشە دووبارە بووەیە بەڵام شێوازەکەی شکێنراوە شێوازی بیرکردنەوەکەی شێوازی مۆتیڤەکەی شێوازی جامانەکەی شێواوە بەڵام ئەو دەستەرە و دەستەیە کاتێک هونەرمەندێک بە حەقیقەتی دەستی نمایشەکە دەستی داغەکەن ئەوەش چیرۆکێکە لە دوای ئەو دەستەوە هەیە دووبارە بوونەوەشی بۆ من وەکو هەمیشە دووبارە بوونەوەیە لە دنیاە بۆ من هەمیشە تۆ قوربانیت هەمیشە تۆ قوربانیت ئینسان بوونیت. حەزەکەم زیاتر لەسەر ئەم ئوسلوبی ئیشکردنە قسە بکەین لە کەیەوە دەستت بەم ئوسلوبە کرد و ئەم شێوازە لە دنیاە چەندێک بەربڵاو و شێوەکاران کاری لەسەرەکەن. کۆنسپتەکانی من یان پرۆژە هونەرەکانی من زۆر جار بە کارێکی زۆر دیاریکراوە نامێنمەوە کە کتێبێک دەخوێنمەوە یان شعرێکیان کارە ساتێک دێتە بەرچاوم وەکو خۆی دەمەوێت تۆماری بکەم بەڵام بە چاوی خۆم بە چاوێکی جیاواز بە چاوێکی ئێستاتیکانە وەکو لە کارەکانی تر لە غوربەتە شاعری کورد حەمە عومەر عوسمان کە یادی بەخێر لە غوربەتە هاتۆم شارەکەی نووسیوەتەوە بەڵام بە جۆرێکی تر مۆتیڤ نابینیت تەنها ئەو دڵۆپە مەرەکەبانە ئەبینیت کە لەسەر خامەکەی بەجێ هێشتووە بەڵام لێرە بۆ من مێژوویەکە کە دەکرێت بەو جۆرە بنووسرێتەوە ئەگەر من هاتوو بە شێوەیەکی زۆر مۆدێرنانە پیشانمدا هەڵبەتە ناکرێت تۆ ناوی لێبنی زێنی نیشتیمان لەوانەیە ناوی لێ بنیت ڕۆژانێکی ڕەش بەڵام بۆ من ئەم مۆتیڤانە بەشێکن لە یادەوەریەکی مێژووی بۆ من. ئەزانم تۆ لەو شێوەکارانەی کە حەزت لە گۆڕانکاریە و هەمیشە شتی نوێ تاقیەکەیتەوە بەڵام ڕەنگە هەندێک شێوەکاریش پێیان باش بێ کە بینەر یان وەرگر کاتێک کارێکی ئەوانە بینێت لە هەر جێگایەک
شێوازەکەی یان ستایلەکەی ئەو بناسێتەوە تۆ ئەو شێوازت پێ باشە یان هەمیشە بە دوای گۆڕانکاری و ماتریالی تازە شاگەڕی؟ بۆ من 5 مەتر هەمیشە ناوەڕۆکەکان جیاوازن، بەڵام هەر 5 مەتر هەر باریک هەر ئەو وەکو چۆن دەرگایەکەیتەوە یەکەمین تشک بە شێوەی ئاسۆیی دێت. بۆ من ئەمە 5 مەترە هەمیشە، بەڵام ناوەڕۆک ئەگۆڕێت بۆ من هەمیشە بەردەوامە. ئەم شێوازەی کە من کاری لەسەرەکەم ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2003 کە سەردانم بە وڵاتی ئاسیا و کە هەستم کرد لە نێوان زەوی و ئاسمان پارادۆکسێک هەیە، بۆشاییەک هەیە. ئایا هونەرمەندێکی شێوەکار دەتوانێت بە 5 مەتر پڕیکاتەوە یان بە 10 مەتر؟ بۆ من ئەم شێوازە نامێت بۆ جۆرە ئیش بکەم، دەمەوێت لە خوارەوە بۆ سەرەوە بڕۆم. زۆر جار ئەڵێن ئەو هونەرمەندەی لە زەویەوە بەرەو ئاسمان ئەڕوات، بەڵام من دەڵێم لە ئاسمانەوە بەرەو زەوی، چونکە بۆ من هەر چۆنێک بڕۆم ئەم بۆشاییەک هەیە بۆ من. ئەم شێوازە شێوازێکی نەک تایبەت بەخۆم، هەمیشە لە گۆڕانکاریەم ئەو ماتریالانەی کە ئیشی پێەکەم هەڵبەتە ناوەڕۆک بۆ من گرنگترە. ناتوانم بڵێم تەنها بۆشاییەکی زۆر زۆر کەم هەیە، بەڵام ڕەنجێکی زۆر زۆر قوڵایی هەیە. وەکو جەنابتان وتان بۆ من تەئسیراتی دەرەوە زیاتر لەسەر کارەکانم نییە. خۆم ئەو ڕشکەی کە هەمە دەتوانم بڵێم زەمانێکی زۆر دوور و درێژە بەهایدین لە نێوان 5 مەترە دەتوانەوەی خۆی ببینێت. زۆر باشە. ئەکرێ بینەر لە ڕێگای تەماشاکردنی ڕەنگەوە یان تابلۆیەکی لەم شێوازەوە جوانی خۆشەویستی ئازار ببینێ؟ هەڵبەتە ئەگەر هۆنەری شێوەکاری نەتوانێت دنیایەک بۆ مرۆڤەکان جوان بکات، بەڵام ئەکرێت وەکو چۆن هاوڕێی نووسەر بەختیار عەلیڵێ ئەگەر مرۆڤ بە جەهەنەمیش بڕات لەو سەرەوانە بە ئینسانبوونی خۆی دێتە دەرەوە. بەڵام ئەگەر هونەرمەند نەتوانێت شتێکی جوان بۆ ئینسان بوون تۆمار نەکات، بەڵام دەتوانێت خۆی بکات ئینسانێکی جوان. لەبەر ئەوە من دەتوانم بڵێم زەنی نیشتیمان دەتوانێت مانگۆڕێت خۆشویستتر بین بەرەو نیشتیمان، جوانتر بین بەرەو نیشتیمان، نەک تەنها نیشتیمان، دنیامان خۆش بوێت. هونەر هەمیشە ئەو کاریگەری نەبوو وەکو دیکۆر بۆ جوانکاری ژیان، هەڵبەتە بەردێکی خسۆ سەربەردێک بۆ ئینسانبوونی دنیا. زۆر باشە. جیاوازی ئەم تابلۆیانە لەگەڵ ئەو کۆمەڵە تابلۆیی کە ڕنگ بەڵێ چی و تۆ ئەتەوێت لە ڕێگەی ئەوانەوە بڵێ چی؟ ئەوان ڕەنگا و ڕەنگن، قەرەباڵغیە، ژیانێکی زۆر تەواو جەنجاڵە. وشەکانی خۆت لە چۆ ئەدۆزیتەوە؟ ئایا تۆ نامە بۆ چێ ئەنووسیت؟ تۆ کتێبێک لە چۆ بۆ دێت؟ ئەو کتێبە باسی چی ئەکات؟ بەڵام لە جێگایەکدا دەبینیت پارچەیەک ڕەشسپی هەیە. ئەو ڕەشسپی لێرە گەورە بووە. ئەو ڕەشسپی ئەگەر لە قەبارەیەکی زۆر گەورەیە کە تەماشایەکەیت و گەورەیەکەی پڕە لە کارەسات. ئەو کارەساتانە من هاتووم گەورەم کردووە جارێکی تر. وەکوایە تۆ لە سەر کتێبێک یا لە ناوەڕۆکی کتێبێکە لە ژێر دێڕێک چەند شتێکی زۆر شاراوە هەیە. ئەو ڕەنگا و ڕەنگانە بۆ خۆیان باس لە دنیایەکەکەن کە کتێبە، کە وشەیە باسی ڕەنگەکات. هەموو وشەیەک ڕەنجێکی تایبەتی بەخۆی هەیە، بەڵام لێرە کارەساتێک هەڵگری ڕەنجێکی ڕەشسپیە، بەڵام دەبینیت نقطەیەکی سوور هەیە. ئەوش ئەو نقطە سوورە، ئەو خاڵە سوورە ئەو ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بیناکردنی ئەو ڕەنگانە هەمووی لێرە کۆبۆتەوانێ. چونکە هەمیشە هونەرمەند دەتوانێت لەگەڵ کارەکانی خۆی گفتوگۆ بکات، بۆی بگاتە ئەنجامێک، ئیش لە خۆیان بکات، کار لە خۆیان بکات، دەیەوێت بگاتە چ ئەنجامێک. ئەگەر کەسشت پێ جوان نەکرێت، هەڵبەتە ئەکرێت خۆتت پێ جوان بکرێت. زۆر باش. ژیانی تۆ لە غوربەت وای کرد کە تۆ بگەڕێیتەوە بۆ کللتور و زیاتر بۆ باڵێن نەهامەتیەکانی نیشتیمانەکەت یان
هەندێک پێیان وایە کاتێک هونەرمەندێکی شێوەکار لە وڵاتێکی دەرەوە لە ناوکلتورێکی جیاواز ژیانەکات تێڕوانینیشی بۆ ژیان و بۆ هونەری شێوەکاری ڕەنگە گۆڕانکاری بەسەرابێت. هەڵبەتە هونەرمەند پێویستی بە دنیابینینە، ناکرێت تۆ لە چوارچێوێکە هەمیشە بسوڕێیتەوە. بۆ من هەموو دنیا بێبێ سنوور دەبینم. ئەو سنوورە گرنگ نییە من لە چۆ دێم بۆ چۆ ئەڕام، چونکە هونەر پێویستی بە سنوور نییە. هونەر هەڵبەتە دەتوانم بڵێم هونەر کەس نەبووتە خاوەنی هونەر. تۆ ناتوانانی ئاڵایەک دابکوتیت لەسەر هونەر بڵێ ئەمە هونەری کوردیە، ئەمە هونەریکی وڵاتیشی ترە. بۆ من کار لە هەموو ئەو کللتور و هەموو ئەو جیاوازانەی کە دەیبینم کاری تداکەم. بەشدارم لەو وڵات پێشانگە لە وڵاتیشی تر دنیا بەو جۆرە جوانە دەبینم کە هەیە. بەڵام دەگەڕێمە بۆ ئەوەی کە من لێرەوانە وەکو پێشتریش باسم کرد سەرچاوی ماتریالەکانم لێرن، سەرچاوی گزارشکردن لە ئینسان بوون لێرەوە دەست پێیەکا بۆ من پیشانی دنیای ئەیەم. بەڵام نامێ بێم باوکو پەیامبەرێک پەیام نێرێک، بەڵام دەتوانم بڵێم بەهایدین هونەرمەندێکە وەکو هونەرمەندێکی دنیایی، بەڵام کەرەسەکانم ئێرە کەرەسەکانم لەگەڵ خۆم بردووە بۆ ئەوێ لەم وڵات لەو وڵات. ئەمە بۆ من هەڵبەتە ناتوانم بڵێم غوربەت هەیە، ئێرەش وڵاتی منە ئەوێش وڵاتی منە، چونکە دەتوانم بڵێم ئەڤێستا ئەتەلیەکەم کە ناوی ئەڤێستایە ناوم نەناوە ناوێکی بیانی بۆی خۆم بخەمە ئاستی هونەرمەندە ئەڵمانیەکان، ئەوان دەڵێن بەهادین هەر بەهایدینە. لەبەر ئەوە غوربەت بۆ هونەرمەند دەتوانم بڵێم ناونیشانێکی نابەجێیە. هونەرمەند ناتوانێت بەڵێت من لە غوربەتەشی. زۆر ڕاستە، دەستەکانت خۆش بێ بە هیوای سەرکەوتن. سپاس بۆ ئێوە بۆ کەناڵی کورسات، سپاس بۆ هاوکاری بوونتان، بۆ ئامادەبوونتان، بۆ هەموو ئەو هاوڕانی لە پشتی کەمن. سپاس بۆ تۆ.